بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان سەرڕای نیگەرانی و 41 تانەی لایەن ناڕازیەکان لە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوێنێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی پەسەند کرد وێڕایەوەی کە لە هەڵبژاردنەکەدا سەختاکارێکی بەرفراوان کرابوو بەڵام دەستەی دادوەری هەڵبژاردنەکان ئەنجامی هەڵبژاردننی پەسەند کرد لە بەرنامەی ئەمڕۆ باز لە قۆناغەکانی دوای ئەم پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان دەکەین لە بەردەم لایەن ناڕازیەکان و بەردەم لایەن دەسەڵاتدارەکان و گرفتەکانی بەردەم یەکەم کۆبوونەوەی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆک هێرێم و پێکهێنانی حکوومەت وەک سەرەوەش دەکەین ئێستا بازەوەکێت تا بازاری کرینی پەرلەمانتارانیش گەرمە سەرەوەش دەکەین کە هەوڵی دەسەڵات هەیە کە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن پەرلەمانتاریەکانیان بکڕن بەوەی کە بتوانن نیسابی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانیان پێ تاو بکرێت ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دانەدارە حسێن شارەزای کاروباری پەرلەمان لە ستۆدیۆ هەروە لە هەولێریشەوە کاک سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دانا بەخێربێن سوپاستان دەکەین بەرەوەی بچینە سەر ڕێکارەکانی پێکهێنانی حکوومەت و یەکەم کۆبوونەوە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 41 تانەی لایەنی ناڕازیەکان هەبوو بەوەی کە داوایان کردبوو ئەنجامی هەڵبژاردن هەڵبوەشێتەوە بەڵام دەستی دادوەری هەڵبژاردنەکان کە سەرۆنجومەی دادوەری عێراقە تانەکانی ڕەت کردەوە ئەنجامەکانی پەسەند کرد بۆچی گوێ لە لایەن ناڕازیەکان نەگیرا لە کاتێکە بەڵگەیان پێشکەش کردبوو بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ جەنابت و هەمووانێ ئێمە بینن و بۆ هاوڕێم کاک سەرتیب خوای گەورە هەموو لایەکمان کۆکاتەوە لەسەر ئەوەی خۆی پێخۆش و باشە لە ڕاستیدا چاوەڕوان کراوە لە هەموو پرسێکی یاسایی ناڕازیەکان جۆرێک لە تاندان لە ئەنجامەکان وەربگرن جا پرۆسی هەڵبژاردن بێ هەیە هەر پرسێکی تری یاسایی بێتە پێشەوە دروست ئەمەی کە پێی دەوترا هەڵبژاردننی خولی شەشەم پرۆسەکان ئەنجامدرا بەو هەموو ناتەواویانەی کە بینیمان یعنی ئەوەی کە بینیمان لە هەڵبژاردن چۆن بوو چۆن کرا و ڕێکارەکانی ئەوە بۆ هەمووان و بۆ هەمووانش کە ئێمە بینن دیار بوو ئەنجامی تانەکان هەڵەیەکی کوشندە بوو کە کۆمیسیۆن بەداخەوە بەسەریا تێپەڕی بوو لای خۆی ئەوانەی کە ئێستا لە کۆ پیان دەوترێت دەستەی ئەوەی کۆمیسیارەکان مەجلیسی مفەوەزینەکەوانە دادوەرن یعنی گۆڕاون بە کۆمەڵە دادوەر لەسەر ئاسی عێراق دانراون پێویست بوو ئەم تانانە هەمیشە تانە لە تەعنی انتخابی یان هەر تانێک لە هەر بڕیارێک بدرێنی تەعنی لە قەرارێکە دەی ناکرێت لە بەرامبەری خودی کەسەکە تانەکە بێ یعنی خۆی لە لای کۆمیسیۆن تانە لە کۆمیسیۆن بێ یعنی لە بڕیارێکی خوان نەخێت پێویست بوو لە ینی لە دادگایش تایبەتمەند بووایە لەوێەوە دوجار گوێبستی واتە بە جۆرێک لە جۆرەکان ئەم تانێت چونکە بوو بە داوایەکی جۆرێک مەدەنی واوا بڵێن نەک داوایەکی جەزایی پێویست بوو لایەنەکان ببینن و بریکاریان هەبێەوە دوجار بە شێوەیەک لە شێوەکان مڕافعی تیا بکرێت بەڵام ئەمە وابزانم وەکو ئەو ناڕەزایی نامانەی کە ئێمە لە هەر قۆناغێکی خوێندنا بمان بووە لەسەر دەفتەرێکی تاقیکردنەوەکان ناڕەزایەکی ئێعتیرازێکمان نەگرت دوایی مامۆستاکان لەوێ ئەگەر سەیریان بکردایە ئەوە بەس ئەنجامەکانی نەخوێندە و هەمویان بەو شێوە هاتەوە کە ڕابردوو بووە بۆیە زۆر سەیری وەرەقەکان کرد و بانگی لایەنەکانی نەکرد و سەیری بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوەی کە بینی ومانە چونکە تۆ دیوتە تانە لە چەندین قواری جیاواز و لە چەندین پرسی جیاواز و تەنان لەسەر ئەنجامەکان بە شێوازی جیاواز بە هاوپێچی کۆمەڵێک بەڵگەنامەی لەگەڵا بێت تۆ هەر هەمویان بەیەک ڕەتکەیتەوە تۆشتی وادی وایە لە دڵنیاییەوە چۆن نەکرێت تۆ سیوا بدەم سیوەوەندان 38یان بەیەک ڕەت کردەوە هەروەکوا بوو لە ڕۆژێکە هەمویان ڕەتکەنەوە بە دڵنیاییەوە کۆمیسیۆن بۆیە گەر بێوێ کارەکانی یاسایی و ڕاستەڕێ بکات لەمە دووە بە دڵنیاییەوە تانەدا لە ئەنجامی انتخابی ئاوا نابێت بە تایبەتە و قەوارانەی کە تانەکانیاندا بوو کورسیشیان هێناوە واتە ئەوانە نین کە خاسیرین بە شێوەیەکی تەواو پرسەکان دۆڕاندووە ئەوانە بە جۆرێک جێوەکان براوە بوون تواتە ڕێژەی کورسیەکانیان کەمەیان زۆرە ئەوە پرسێکی ترە بەڵام تۆ بێ هەڵوەسەی لەسەر ئەم پرسە بکەیوە بیزانین باوەڕمایشێک لەوانەی کە بزانمە لێرە بوو باسم کرد قەوارێکی وەکو کۆمەڵ حەزوو زانی کە ئەنجامانە بەڕاستی هیچ وەکو بڵێ دەستێکی یان خود ئەنجامێکی جیاواز نادا بەدەستەوە بۆیە بڕارەکەی لێدە زوو بڕارەکاندا و تاوا بوو کەواتە ئەو بێمتمانەیە بەرامبرم ڕێکارنەوە کاکەیتر لەمە دووە هیچ قەوارەیەک گەر چۆن ناوم پرۆسەی انتخاباتەوە هەر پرۆسەیەکی سیاسی تری بینی هیچ اعتراضێ نەگرێت تانەی چی خۆ کەس نییە بە دوایە بچێ و وردی بکاتەوە
بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت سەرڕێکارەکانی کەم دانیشتنی دەکەین کاک سەرتیب سوپاسی ئامادەبوونی بەڕێزشی دەکەین دەمانوێت سەرنجی بەڕێزش بزانین لەسەر ڕەتکردنەوەی تانەکان کە هەڵبژاردنێکی دیزاین کراو بوو و ئایا قۆناغی دوای ئەمە چی ڕوودا لایەنە ناڕازیەکان لە بەردەم چیدا؟ سەرتا سلااوتان لێبێ سلااو لە تۆ کاک حەچیم و کاک دانایی برا سەراحەت ئەم هەڵبژاردنە ئێمە چاوەڕوان بووین ینی ئەوانێک وەکو چاودێت تەماشامان دەکرد هەڵبژاردنێک جیاواز بێ لە ڕابردوو بەڵام دیار بوو هەر وەکو هەڵبژاردنەکانی تر بوو و ئەم هەڵبژاردنە خراپەکە لەوە بوو کە کوردەڵێ دز و ساحب ماڵیەک بن ئیترگا لە کون ئاوا دەکەن فعلەن گیان لە کون ئاوا کردتانە و هەڵبژاردن و هیچ ینی پێم وایە هەڵبژاردننی داهات و ڕێژەی چوونە سەر سندوقی دەنگدان زۆر کەم دەکات لەبەرەوەی ئیتر خەڵک بڕای بە دەنگدان نەما و مەشروعی دیموکراسی لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە تا ئێستاکە و مدەتێکی زۆر باشترمان دەوێت تا دەتوانێت مواقعە بگۆڕین و تاکە هیوای خەڵک بۆ گۆڕنی ئەم واقعە هەڵبژاردن بوو ئیتر هەڵبژاردنیش بێقیمەت بوو و ئێستا کوردتنی هەمان تاسە و هەمان تاس و هەمان حەمامە ینی باردۆخەکە هەر بە خۆی بەرداوامە بێ و دوای هەڵبژاردن و پێش هەڵبژاردن جیاوازێکی ئەو تۆی نابێ پێم وایە پێش هەڵبژاردن گرژی و ئاڵۆزی هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردن چونکە گرژی و خلافی سیاسی و خلافی ئەجێندای ئیقلیمی لە ناو مەشروعی سیاسی لە هەرێمی کوردستان بە وازەحی هەستی پێدەکرا و دیزاین کرا هەڵبژاردن بۆ ئەوەی ئەم خلافەتێ بپەڕێندرێ و بتوانرێ حکوومەتێکی نوێ کابینێکی نوێ پێک بهێندرێ لە نێوان لایەنە بڵێن چەکدارەکان ئەوانەی کە نفوزی سیاسی و درێژکراوی ئیقلیمین بەڵام پێدەچێ ئەم باردۆخە هەر بەردەوام بێ و دوای هەڵبژاردن ئالۆزیەکان بەردەوامە لەوە دەست پێ دەکە ئایا پرسیارەکان زۆرن ئێستا ئایا یەکەم دانیشتن دەکرێت یان ناکرێت قانون هیچ بە پێپێڕەوی ناوخۆی پەرلەمان هیچ دانیشتێکی پەرلەمان نابێتە دانیشتن ئەگەر 50 زائید یەک نەبێ و ئێستاکە لەبەرەوەی پارتی وێژێتی کە دوولایانی هەڤڕک و ساحبی ململانێ گەورەکەن نەگەیشتنە ڕێککەوتن و پێویستیان بەوەیەکەوە دەسەڵات لە نێوان خۆیان دابشکن یعنی جومگەکانی حکومڕانی لە نێوان خۆیان دابشکن لەبەرەوەی نەگەیشتنە ڕێککەوتن دانیشتنی یەکەم تەحەدیەکی گەورە دەبێت لەبەردەم پەرلەمانی کوردستان و ڕەنگە پارتی کە زۆرینەی پەرلەمانی ئێستا هەیە ینی 39 زائیدەن سێدەنجی هەیە بیەوێت 50 زائیدێکی پەرلەمان جارێک کۆ بکاتەوە ینی عەلەقەڵ دانیشتنەکەی پەرلەمان دروست بکە ینی دانیشتنی پەرلەمان یەکەم دانیشتن بەڕێوە بڕە دوایی بێ لەوە بکاتەوە کە بتوانێت زۆرینەیەکی مطلقی پەرلەمانی دروست بکە بۆ پڕکردنەوەی هەر سێ پۆستی سەرۆکایەتی پەرلەمان ینی وەستم سەرۆک و بڕیاردەر و جێگرەکەیەتی لە گفتوگۆدایە هەم لەگەڵ ئەو لە ئەوانەی کە دێنە ناو پەرلەمان و ئەندامی پەرلەمانیان هەیە و ڕەنگە لە ژێرەوەش خەریکی شتی تر بێ بۆ ئەوەی زۆرینەیەکی پەرلەمانی دروست بکە 50 زائیدیەکی کورسیەکان دابین بکە چ بە کورسەکانی خۆی کۆ ئەوانەی کە هاوپەیمانین یان ئەوانەی لە ژێرەوە دەتوانێت مامەڵیان لەگەڵ بکات چونکە دەنگدانی سەرۆکایەتی پەرلەمان دەستی سەرۆکایەتی پەرلەمان نهێنی دەبێت ئەمە خطوەیەکە خطوەی یانی ئەمە بەشێکە لە پرسیارەکان تا ئێستا وەڵاممان لانیە ئەوەی دووەمیان ینی دێنە سەرەوەیکەوە چۆن دەکرێت ئەمانە هەڵبژێردرێت ئایەکێتی دەتوانێت پێشی دانیشتنی یەکەمی پەرلەمان ئەم گرە لە پارتی بباتەوە یان نا و ئایا مەسلەی پرسیارەکەی یان قسەیەکێکە کۆبنەوەی یەکەمی پەرلەمان بەکراوەی بهێڵدرێتەوە ئایا پارتی دەتوانێت ئەم خطوێ دروست بکە ینی ئەم هەنگاوە دروست بکە بۆ چونکە گرفت هەیە لەوەی کە ئەگەر دانیشتنی یەکەمی پەرلەمان 50 زائید یەک پەرلەمانتارە نەچونە ناو پەرلەمان لە ماوەی 45 ڕۆژ پەرلەمان ئیسقات دەبێت هەڵبژاردنی چیکە بکرێت و ئەگەر پەرلەمانتاران چوونە ژوورەوە بەڵام نەتواندرا دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێ چارەسەر چییە ینی ئەمان ئەو پرسیارانن کە ڕەنگە ئێستامان نەتوانی وەڵامی بدەینەوە بەڵام ڕۆژی یەکەمی هەڵبژاردنەکە ئەوەستمێت دوای 10 ڕۆژی دیکە ڕەنگە ئێمە بەشێک لە وەڵامی ئەو پرسیارانەمان دەستکەوێت باشە دوای سەرەوە دەکەین ئەو هەوڵەی کە هەیە بۆ کڕینێندێک پەرلەمانتار ئایاوە دەستی پێکردووە نرخەکە چۆنە دێمەوە خزمەت بەڕێز کاکدانە سەبارەت بە ڕێکارەکانی یەکەمین دانیشتن ئەو بڵێن ئەنجامی هەڵبژاردن پەسەند کرا سەرڕای ئەو تێبینی لایەنی ناڕازی سەدەڕۆین بۆەوەی کە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان یەکەم کۆبوونەوەی پەرلەمان دەبێ چۆن بێ و ئایا لەمپەری لە بەردەمدا هەیە بەڵێ هەموو ئەو ڕێکارانەی بۆ دانیشتنی یەکەمی ئەم دامەزراوەیە لە دەست پێکەی خۆری شەشەمە
یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەموارکرا و لەگەڵ پەیڕەوی ناوخۆی دامەزراوکە خۆی هەموو دامەزراوی خۆتەزانی پەیڕەوی ناوخۆ خۆی هەیەوە هێزی یاسایی خۆیەدا بە پرسێکی وا ڕێخستنێکی قوڵی بۆ کردووە لەگەڵ یاسای ژمارەی ساڵی 2005 یاسای سەرۆکاتی هەرێم ئەویش بڵێن چەند یاسایەکی زۆری هەیە بۆ دەست بەکاربوونی ئەو پۆستەی ئەم پرسانە هەمووی لێ ڕێکخراون ئەگەر بە ڕێزی پیا بکەم یعنی لەگەڵ ئەو ئەوی پێ دەوترێ مودە چونکە تۆ لێرە پابند دەبی بە ئەو ڕێکارەکانی کاتەوە ڕۆژەوە ها کە باسی چەند ڕۆژەکەن کە هەیە واتە بە شێوەیەکی زۆر ئاوەکو ئەم دووهینەکە ڕۆیە ها چەند ماوەیەکی زۆری پیا ڕۆیشت تۆ تەماشا بکە هەر ئەو دێڕە بڵێم لە قوانینی ئیداریە وەکو پرسێک وەکو مەبدەیەکی ئیداری وایە هەمیشە کاربەڕێکەر نابێت لە 6 مانگ زیاتر بێ بەڵام تۆ تەماشا بکە و حکوومەت توشتی لای ئێمە هەر ڕوا کەس باکی نییە بۆ لەوانێت چەند مانگی تریش بخایانێ ڕەنگە لە چەند ساڵیش زیاتر بخایانێ کە هەندێک پسپۆڕەڵێن ڕەنگە بگاتە 2 ساڵیش وا باسەکەن نازانم کە لەبارەیان و قسە وتراوە ئەم ڕێکارەکان بەم شێوەیە پێویستە دوای پەسەندکردنەکە کە ئەمڕۆ نووسراوەکەم بینی دوێنێ کۆمیسیاران یاخود بڵێن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق نووسراوی کردو بۆ سەرۆکی هەرێمی کوردستان کە ئەڵێ ئەنجامەکان و لیستی ناوی هاوپێچی قوارە دەرچوەکان و کاندیدەکانیشی هاوپێچ کردووە کەوانە دەرچوون و بەرزی کردوەوە بۆ ئەوان پێویستە ڕێکارەکان وەربگرن مادە 3 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەروەها مادە 11 خۆی لە ناو یاساکە مادە 46 بە تەفسیل لەمانەی هەموو وتون کە پێویستە لە ماوەی 10 ڕۆژە سەرۆکی هەرێم مەرسوومێک دەربکات لەو مەرسوومە داوای بانگێشت بکە بانگێشتی کۆبوونەوەی یەکەم کە پێویستە لەم کۆبوونەوەشدا بەپێی تەمەنی ئەندامان دیاری بکرێ بەڵێ یعنی ئێستا سەرۆکی هەرێم نیسیمە بارزانی کێسا و سەرۆ پۆستەکەی لایە 10 ڕۆژی لەبەردەمدا ینی لەمڕۆ 25 11 تا 4 12 بەڵێ دەبێت لەو ماوەیە بەڵێ دوێنێ نووسراوەکە کراوە لە ڕۆژی دوای ئەوە دەست پێەکە لە ئەمڕۆ دەست لەمڕۆ دەست پێەکە بێ بە 10 ڕۆژ حساب بکە لە ماوەیە و 10 ڕۆژە ئەگەر پێویستە لەسەری کە داوا بکە بانگهێشتی کۆبوونەوەی یەکەمی ئەم دامەزراوەی بکە ئەم دامەزراوەش بە سەرۆکایەتی ئەوەی پێ دەوترێت سەرۆکی کاتی یان سەرۆکی تەمەن پێویستە سەرۆکی تەمەن ئەم لێرەدا حاضر بێ 2 وەزیفە ئەنجامەدا یەکەم تەواوی ئەندامانی خولەکە بۆی موقعی یاساییان پێگەی یاساییان بۆ دروست بێ پێویستە سوێن بخۆن ئەو ئەندامان سوێن نەخۆن پاشان دێتە سەر هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیەکە کە هەر سێکیان بریتێ لە سەرۆک و جێگر و سکرتێر ئەم سیانە پێویستە بە دەنگدانی زۆرینەی ڕەهای ئەندامانە و دەستەواژە حەقە ڕوونتر بڵێمەوە دەستەواژەی زۆرینەی ڕەهای ئەندامان واتە کۆی سەتەکە ئەبێ لێ وەری بگری لە کۆی سەتەکە پەنجاویشی دەنگ بدا بۆ پرسە بەڵام ئەگەر وتە زۆرینەی سادە هەر ئەوەندەی کە لە ژوورەوەیە بۆ ناگەر 50 کەس لە ژوورەوە بوو 26 بەس بۆ کۆبوونەوەی یەکەم دەبێت 50 پەرلەمانتار ئامادە بێ بە دڵنیاییەوە دەقەکە بە ڕوونی وتوێتی پێویستە دەستەی سەرۆکاتی بە سنووقی جیاوە بە شێوەی نهێنی بە دەنگدانی زۆرینەی ڕەها هەرێکان هەڵبژاردننی جیاوازی بۆ باش سەرۆکی بەتەمەن ئەو کەسێک کە لە هەمووان بەتەمەنترە سەرۆکی پەرلەمان ئەرکەکەی گرنگە یا ئەرکێکی تەشریفاتیە ینی چی ئەرکەکە بەڵێ بە دڵنیاییەوە گرنگە چونکە دامەزراوەکە بە و دەست پێکاواتە تۆ ناتوانانی بڵێ کردنەوەکە دەواازەکەی چۆن خانوێک مەدخەلێکی هەیە پێوە بچیتە ژوورەوە ئەم پرسە ژوایە دەواازەکەی بریتێلەوەی سەرۆکێک ئیدارەم دانیشتنەکە خۆ نابێ کێ بیکانی چۆنە بێ بێ دەسەڵاتی چی هەیە بۆ نمونە هەر ئەو دوو ئیشەی هەیە وەکو دوو وەزیفەی سەرەکی یەکەمیان سوێن خواردنی تەواوی ئەندامان بەپێی ئەلڤایی هەر هەمویان دەنگەدەن و سوێن دەخۆن و ئەو دەقی سوێندە هاتووە بێ سوێن بخۆن و لەوەی تر بن بە ئەندام هی دووەمیشیان بریتی لەبێ لە کردنەوەی دەرگا بۆ خۆپاڵاوتن بۆ هاو سێ پۆستە لە سەرۆک وەجێگر و سکرتێری پەرلەمان هەرێکیان بەجیا دەنگی پێدەن ئەندامان خۆیان کەسەکان هەڵەبژێن ئەیگە پەرلەمان نەیتوانی لەو ماوەی سەرۆکیرێم کە ڕۆژی دیاری کردووە کۆ ببێتەوە چی ڕوودەدا ساڵانی پێشوو یا بڵێن خولەکانی پێشوو پەنای بەوە کارێکی نایاسایی بردەوەیش پێی دەڵێن کرد یاخود بە کراوەی هێشتنەوەی دانیشتن دادگای فیدراڵی لە محکەمەی فیدراڵی عێراق ئەوەی بڕیوەتەوە کە نابێ دامەزراوەکە کۆبوونەوەی کراوە بکات واتە لە خۆیەوە کۆبوونەوەیەک درێژ بکاتەوە کەس نازانێ و سەری چێ بێ بەڕاستی بەس بە دڵنیاییەوە باوەڕمایە کە پەرلەمان پەنابەوە با کۆبوونەوەکە وەکو بە جۆرێک لە جۆرەکان بە کراوەی بەجێڵێ یاخود پێش وەخت ڕەنگە یەک یان دوو لەو کەسانی کە پێیان دەوترێت سەرۆک و جێگر و سکرتێر هەرێکێک لەوانە هەڵەبژێرێ
واتە ئەوانی پۆستەکانی دی بە شێوەی کاتی پڕکاتەوە نەک بە شێوەی هەمیشەیە چونکە دانێن بۆ کاتی ڕێکەوتن خۆتەزانی پۆستی سەرۆکی پەرلەمانێکێکە لە پۆستە سیادیەکان بەرکەوتەی لایەنێکی ترە بە حساب وا بووە لە جارانی باش بەس بە کورتی دەبێت یەکەم دانیشتی سوێن خواردنی پەرلەمانتاران هەڵبژاردننی دەستی سەرۆکاتی بێ ئەوە ڕووبدا بەپێی پێرە و بەدڵنیایی ئەمجا پاشان فەرموو لە ئەو ئەندامە دەرچوانە کا بێنە سەر شتێکی شوێنی خۆیان و تەواو خۆی ئیتر ڕۆ لە سەرۆکایەتی پرسەکەی کۆتایی پێچێتەوە شوێنی خۆی دانیشێ وکو ئەندامێکی ئەو سەرۆکی بێت ئەوە سەرۆکی تەمەن کۆبوونەوەکەت ئەواتە کۆبوونەوەی یەکەم تەواو بێ کۆبوونەوەی دوایەوە خودی ئەم دەستەی سەرۆکایەتی ئەوانش لە ماوەی یاسایی خۆیان کە بریتێ لە 30 ڕۆژ داواکەن کە سەرۆکی هەرێم هەڵبژێری دێمەوە خزمەت هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی چۆنەوەی کاک سەرتیب سەبارەت بە ئەوەی کە بەڕێز وتت ئێستا لەمپەر هەیە بۆ یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان ئایا نیساب دروست دەبێ 50 زای دێگەنی 50 پەرلەمانتار و هەوڵی کڕینی پەرلەمانتاران هەیە چۆن ئەم پرسە ئێمە ئەو قسانی دیکەین پێشببینیە ینی لێکدانەوەیە زیاتر ناتوانانی بە کۆنکریتی قسە بکەین بەڵام لەبەرەوەی پارتی وچێتی نەگەیشتنی ڕێککەوتن گرێ گەورەکە لەوەوە دەست پێ دەکە کە ئەوان دایمەن لە ڕابردوو بە شێویش تەقلیدی لەسەر پاکێز ڕێککەوتون ینی بۆ قسەیەکی هێناوە پۆستەکانی لێوان خۆیان دابش کردووە و ئەو لایەنانش کە لەگەڵیان بەشدار بوون لەناو ئەو خەریتەیەدا هەبووە اینجا تا ئێستاکە بەپێی زانیاری پارتی وچێتی گفتوگویکی یەکلاکەرەوەیان نەکردووە تەنها دوورا و دوور قسە کراوە لە میدیاکان و قسەی شەبوو لە چەند ڕۆژ ڕابردوو ینی لە دوور لە چاوی کامێرەکان یەکتریان بینیوە نازانین چۆنە و گفتوگویانە لەسەر کۆی ینی دابشکردنەکە ڕێک نەکەوتون و دابشکردنی پۆستەکانیش بەشێکی پەیوەندی بە خواستی یەکێتی و پارتیەوە هەیە و پەیوەندی بە دۆخی ناوخۆی حزبەکانی شەوەی بۆ نمونە پارتی لەوانەیە دۆخی ناوخۆی وا بخوازێ دوو لەو سەرۆکایەتیە بەر بکەوێ بۆ نمونە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی بەر بکەوێ پەیوەندی بە دۆخی باڵانسی ناوەخۆیەوەیە و یەکێتیش سەقفی داواکاریەکانی بەرز کردوێتەوە و ڕەنگە لەسەر ینی مەسلەی پرسی بڕاردانیش لە هەرێمی کوردستان ینی گفتوگۆ بکەن یان هەوڵ دەن ڕێککەون و لایەنە سیاسەکانی دیکەش ینی وەستن غێری پارتی وچێتیە تا ئێستاکە زۆرینیان مەیلیان بەلای بەشدارینەکردنە لە حکوومەت حتا کۆمەڵی دادگەری نایەتە ناو پەرلەمانیش بەسەبەبی ئەوەی کەوا پێی وایە تەزویر کراوە دانیشتنی یەکەم پێویستە 51 ئەندام لە ژوورێ بێ بۆی بە دانیشتن حیساب بکرێ پارتی زۆری مەبەستا لەم لەبەروی زۆرینەی ڕەهای پەرلەمانی هەیە زۆرینەی پەرلەمانی هەیە داینی کوتلەی گەورەی پەرلەمانیە و ڕەنگە بیەوەی حکوومەت دروستکە و زیاتر بەتەنگەوەی کە دانیشتنەکە ڕێک بخا و ئەگەر لە گفتوگۆکانیش لەگەڵێکیتی نەگەیشتە ڕێککەوتن بتوانێت سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت و بەلای خۆیدا بە قازانجی خۆیدا بیبات بۆیە ئەو 42 کورسی هەیە تا ئێستاکە و دەنگ و باس هەیە کە 2 کورسی لێکێک لەو گروپانەی کە تا ئێستا کورسیان هێناوە لە ژێرەوە ینی مەیلیان بەلای پارتیا و ئەو دەنگەی سلێمانیش ئەوەی حزب سۆشیالیست تەسەور دەکەم بەلای پارتی دێ بەیانی پارتی بە نەتیجە 45 بۆ 46 دەنگی هەیە دەمێنێتەوە 6 دەنگ یانی 6 کورسی دیکەی پێویستە ئەگەر بیە کۆبنەوەی پەرلەمان ڕێک بخا و بیەوێ دەستی سەرۆکایەتی پەرلەمانیش هەڵبژێرێت اینجا ئێمە دەبێت چاوەڕێی ئەوە بکەین ڕۆژی دەنگدانەکە ڕۆژی بەڕێوچوونی یەکەم جەلسە پارتی دەتوانێت ئەوە بکات چونکە ئێمە گرفتی چکەمە هەیە ینی ڕەنگە فشار یان پێشنیار هەبی بۆ ئەوەی کاوە ئەو کەسێک کە یەکەم کۆبنەوەی پەرلەمان بەڕێوە دەبێت دانیشتەکە بە کراوی بەجێ بهێڵێ وەکو لە ڕابردوو کراوە بەڵام ئەم خەیارە ئەم ئەگەرە ئەگەرێکی سەرنەکەوتووە بۆ چونکە لە ڕابردوو هەم 2010 هەم 2019 محکەمەی ئیتیحادی ینی ئەم باردۆخی هەڵوشاند و تۆ بڕیای داوکە دەبێت ڕۆژ یەکەم هەڵبژاردنەکە بەڕێوە بڕوا و دەستەی سەرۆکایەتێکەش هەڵبژێردرێ ینی ئەم ئەگەریان زۆر لە بەردەمدانیە بۆ ئەم حاول دەکەن ڕێککەون لەگەڵ لایەنەکان یانیش بیکردن بۆ چونکە دەنگدانەکە نهێنیە باشە ئەوەندەی کە بەڕێز داگادار بێ من دڵنیان بەڕێز زۆر براچوون دەکەی هەوڵی کڕینەکە دەستی پێ کردووە ئەوە یەکێتی بێ پارتی بێ سەرکەوتوو بوون لەوەی کە پەرلەمانتاری هەندێک لایەن بکڕن دەزانی لە ڕووی واقعیەوە حقیقەتەن بەبێ پارتی وچێتی حکوومەت دروست نابێ یعنی هەر کەسێک بیە حکوومەت دروست بکە یان پۆستەکان پڕ بکاتەوە ڕەنگە فشارێکی سیاسی دروست بکە بەتەئکید دەتوانێت فشار دروست بکە بەڵام زەحمەت دەبێت دروستکردنی حکوومەت بۆ چونکە بەداخەوە کوردستان دابەش بووە بەسەر 2 زۆن و 2 زۆنەکەش دابەش بوونە بەسەر 2 ئەجەندای ئیقلیمی و هەر یەک لەو زۆنانە مەبەستم ینی بۆ نمونەیەکی نیشتیمانی کوردستان
تەنها ئەوە نییە سنووری سلێمانی و ئیدارەی سلێمانی هەیە بەبستم لە محافەزی سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە ینی پارێزگا بزن چەکداری تایبەت بەخۆی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی تایبەت بەخۆی هەیە و ئێران تێدا بە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لەو ناوچانە من پێم وایە ئێران تەنها لە سلێمانی ڕۆڵی نییە ئێران دەتوانێت گرفت بە حکوومەتی هەرێم و بۆ پارتیش لە بەغدا دروست بکە لە ڕێ بەغداوە دروست بکە بۆ پارتی لەم حقەتە باش تێدەگا و بۆ یەکێتیش ئەگەر بیەوێ چونکە یەکێتیش ئێستا احتیمالی ئەوەیە بتوانێت گرفت بۆ پارتی دروستکە لە ڕۆژی مەسەلەی کاندیدکردنی سەرۆک وەزیران بۆ یەکێتیش زەحمەتە ببێ پارتی حکوومەتێک دروستکە و زۆرینێک لە پەرلەمان دروستکە یعنی مەسەلەی دوو تۆخ بوونەوەی دوو ئیدارەیی ئەگەرێکی زۆر واریدا من پێم وایە ڕێی خۆمە پێم وایە ئەگەر حکوومەت بە ئاسانی پێک بێ ئەگەر بە ئاسانی پێکنێت مەسلەی دوو ئیدارەی زۆر تۆخ دەبتۆ لە مەرحەلەی داهاتوو و حکوومەتی داهاتوو ئەو حکوومەتە نابێت کە پارتی ئێستا ڕەنگە بانگەشەی بۆ بکە یان شعارێکی بەرزکردەوە یەک حکوومەت و یەک هێزی پێشمەرگە و ینی ئەو کەمێک زەحمەت دەبێ و من پێم وایە ینی مەسلەی دوو ئیدارەی زۆر تۆخ دەبێتەوە باشە بەس کاک سەرتیب وەڵامی پرسیارەکەمان نەداوە هەوڵی کریندەستی پێ کردووە و ئەگەری هەیە بڵێن هەر حیزب هەبێ بیێ پارلەمانی خۆی بفرۆشێ من نازانم کڕینەیان نا من نازانم کڕینەیان نا چونکە ئەوە ینی حکومدانە بەڵام لەبەرەوەی دەنگدانەکە نهێنیە ینی احتیمالە لە ناو ئەحزابی دیکە کە مەسەلەن ئەگەر نەوەی نوێ مڕەشەحی هەبێ ڕەنگە لە یەکێتی نیشتیمانی کوردستانی دەنگ بداتە نەوەی نوێ بۆ نمونە بەوەستم لە ناو پارتی ئەگەر پارتی مڕەشەحی هەبێ یان ئەگەر لە نێوان دوو حزب پۆستەکان دابش بکرێت ئێمە نازانین بەڵام ئەو کەسێک کە دانیشتەکە بەڕێوەدەبە مەسئولیەتی دەکەوت هەشان کە لە نەوەی نوێیە بەڕاستی دانیشتەکە چۆن بەڕێوەدەبا و من پێم وایە دەنگدانەکە نهێنیە هەموو ئەگەرێک کراوەیە ئەوەی کە من و تۆ زانیاریمان هەیە بۆ نمونە سین ساد پەیوەندی هەیە لە ژێرەوە لەگەڵ حیزبێکی دیاری کرا و یان نزیکە ئەوە شتێکی دیکەیە من بۆ خۆم پێم وایە پارتی ئێستا 6 دەنجی پێویستە بۆ ئەوەی بتوانێت ئەو گرەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بباتەوە و من پێم وایە ئەگەر دەستی سەرۆکایەتیش هەڵبژێردرێ وەکو جارەکەی تر مەسەلەی پێکەنانی حکوومەت هەر گرێ و گاری زۆری لە پێش دەبێ و ئاسان نابێ ئەم حکوومەتە و ئەگەر حکوومەتێکیش دروست بێ بەبێ یەکێتی و حکوومەتێک دروست بێ بەبێ پارتی بەدڵنیایی و حکوومەتێکی سەرکەوتو نابێ و دوو ئیدارەی ئەگەرێکی زۆر وارد دەبێ بەڵێ سوپاس دەکەین کاک سەرتیب کاک دانا لەبەرەوەی بچین سەر هەڵبژاردننی سەرۆکیێرێ کۆمەڵی دادگەری بڕیاری داوە نەچێتە پەرلەمان بەس وەکو کورسیەکانی ئێستا هیچ ڕۆڵێک نابینن لەوەی کە پڕ بکرێنەوە بەم جوانە کار بە یاسای پەرلەمان دەکرێنەوە ڕۆژەکە بۆ پڕکردنەوەی کورسەکانی کۆمەڵ بەڵێ بەدڵنیاییەوە جاری دیکەش وابزانم ئەمەژێکمان پێدا لێرە کارکردن بە یاسا وەکو بڵێ لە پێشی نەترە بۆ کارکردن تا بە پەیڕەوی ناوخۆکە بەداخۆ پەیڕە و ڕۆژەکانی کەمتر داناو بە 30 ڕۆژ بەڵام یاسای ژمارەیەک ڕۆژەکانی داناوە بە 90 ڕۆژ هەر کاندیدێک ڕۆژی سوێن خواردن ئامادە نەبوو بە ڕیزبەندی لیستەکەی خۆی لەو بازنێک کە دەرچووە نەک کۆی هەموو کاندیدەکان لێرە 32 کاندیدی هەیە لە سلێمانی کۆمەڵ ینی هەر دوو بەیەکەوە دەڕۆن ینی 16 کاندیدەکە تقریبا نزیکەی 4 ساڵێکی دێوەگەر بە قسەی جەنابەت بێگە 90 ڕۆژیشی پێ بڵێ ئەو ڕێکاری یاساکە وایە هەموو کەس ئەوە کە هەموو یاسایەکەەوە باشە زانانی ئەگەر دامەزراوەکە پابند بێ یاخودەوە گەری کە هەیە کە باوەڕ ناکەم شتیوا ڕووبا قەوارەکە خۆی دواندنێک بکات لەگەڵ لایانی پەیوەندیدار بڵێ ئیتر ئێمە ناین و وەکو بڵێ ئیتر ڕیزبەندەکە بچڕێنێ ئەو 90 ڕۆژانە بوەستێنێواتە ڕێکارەکان بە حەقی ئێمە تەواو چونکە ئێمە ناین و وەڵامێکەوە لاواز میدیەکانی پارتی و یەکێتی خۆیان لەوە خۆش کردبوو کورسی کۆمەڵیان بۆ بێت بەڵێ ئەوە بەداخەوە هەندێک کەسیان وا شرۆڤی بۆکردن بەپێی ئەو سیستمی کۆمیسیۆن کە پێوتێت سیستمی دابەشکردنی کورسی وایان زانی پێشەوەی تۆ بێ دامەزراوەکە کە دەریچوون یەکسەر بەو شێوەی ئەوێژ دەکەی بەداخەوە نییە چونکە قەوارەی براوە تازە براوەیە و ناوی کاندیدەکانیش دەرچوو بوو هەموو شتەکانی ئەعلان کرد بوو کۆمیسیۆن تۆ تەماشا بکە 90 بۆ سەرەوەی ئەعلان کرد لە هەوزان چەند سەعاتێکی دوای پرۆسەکە ئەمجا دوایەوە دوای یەک دوو ڕۆژ بوو بە 100 یا بوو بە 96 98 کەواتە تۆ هەموو شتێک بڕیوەتەوە نەخێر کۆمیسیۆن سەرۆکەکەشی کاک حاکم عومەر ئەوەی وت کە بەدڵنیاییەوە ئێمە ئیش بە سیستەمی دابەشکردنی کورسی ناکەین ئیش بە
پەرلەمان خۆی پەیڕەوی ناوخۆی خۆی هەیە یاسای خۆی هەیە بەپێی ئەوە ئیشەکانێکە ئەندامی کێ نایە سوێن دەخوا نایخوا ئەوە شوێنەکانی پڕکردنەوەی بەپێی یاسای خۆیە بێ نەک بەپێی کۆمیسیۆن ئەو برادرانەی تر وەبزانام کەیفیان بۆ های کۆمیسیۆن خۆی پرسەکە ببڕێنێتەوە و تەواو تۆ لا بە ئەوی تر دابنێ وانە نەخێر دامەزراوەکە خۆی بەپێی ڕیزبەندنی 90 ڕۆژە ڕوا بۆ ئەو بازنانەی کە کاندیدی دەرچووە نەک ئەو قەوارەی لە هەموو بازنەکان سلێمانی 32 کاندیدە لە هەولێری 16 یعنی هەردووکی نزیکەی 4 ساڵی پێویستە پڕکردنەوەکەی ئەگەر 90 ڕۆژەکە بێ بەڵێ بەپێی ئەوە بێ بەپێی یاساکە بڕوا چونکە هەمیشە یاسا لە ڕووی وەکۆڵێ علوویەتی هەیە شکۆیەکی گەورەی هەیە بەرزترە لەسەر ئاسی پەیڕە و ئەوە پەیڕە بکات بۆ پڕکردنەوەی هەر وەدە نابێت دامەزراوەکەش بۆ زانیاری کورسیەکانی هەتا چۆڵ بێ ئەوە ڕاستێژە بێ بزانێت چونکەمە دامەزراوەیەکی یاسایی هەیە چەندین جار پێویستی بە نیسابە پێویستی بە جۆرێک لە نیسابی کۆبوونەوە لەگەڵ نیسابی دەنگدان ئەم جۆرە نیسابانە زۆر ئەندامی پێویستە بڵێ باشە بە زۆر هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئێستا قۆناغی یەکەم ئەگەر کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە چوو کۆبوونەوەی یەکەم هەنگاوی دووەم هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەیە و پێویستی بە چەند دەنگە لە ناو پەرلەمانە چۆنە بڵێ ئێمە کە ئەومان کە دامەزراوەی پەرلەمان کە دانیشتنی یەکەمی کرد و دەستەی سەرۆکاتێکی هەڵبژاردن باسی ڕێکارەکەم ناڵم چەندی جێبەجێ بێ ئەوە یەکرێ و ناکرێ ئەوان نازانم و زۆر ئەگەری بەهێز کە بەو شێوە ئاسان نێتە بەدەستەوە نێت بەدەستەوە نێت بۆ ئاسانی بەڵام ڕێکارەکانی وەکو باسی بکەم کە لەو یاسانەیە ئەمەژەم پێداژەوەیە دەسەکا بە وەزیفە سەرەکیەکانی یەکەمیان بریتێ لە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم داواکە لە ماوەی یاسایی خۆیان لە 30 ڕۆژە پێویستە ئەو فۆرمانەی یاخود داواکاری بۆ کاندیدی سەرۆکی هەرێم پێشکەش بکرێەوە دەنگدان بە سەرۆکی هەرێم پێچەوانی لەگەڵ دەنگدانەکانی تر بە شێوەی ئاشکرا ئاکرێ هیچ پێویستی بە دەنگدانی نهێنی نییە ئەندامەکانی بڕێنێتەوە لە بینی چەند کەسێکە ئەگەر هەر بەڵێ هەموو کەس مافی خۆی هەیە بەدڵنایەوە یاساکە یاسای سەرۆکاتێرم باسی کردووە زۆر مەرجەکانی ئاسانە یەکەم هەر مەرجی تەمەنی تا لەگەڵ مەرجی خوێنەواری یەقرأوە یەکتوب ینی بەس ئەوەندە بزانێت بخوێنێتەوە لەگەڵ تەمەنی 40 ساڵ ئەتوانێت بۆ خۆی هەڵبژێرێ بەدڵنایە خۆتەزانی ئەگەر پشتیوانی نەبێ دەرناچێت دوای ئەو هەڵدەستێ بە ناونانی سەرۆکی هەرێمی نوێ هەڵبژێردرێت خۆناغی دواتر ناونانی سەرۆکی حکومەت بەدڵنایە و پەرلەمان ناونانیەکان دوایەوە کە ناونانی بۆ کرد ئەویش داوای لێ یەکا کە کابینەکەی خۆ پێک بێگرێن خۆ خۆش دەزانی کە ئەسای سەرۆکاتی هەرێم ئاماژەی بەوە کردووە پەرلەمان لە دوو کاتا بە هەڵوەشاوە حسابە بێگەل لە 45 ڕۆژانەی توانی کۆ بێتەوە یاخود 3 کابینەی پێشکەشکراو دەنگی پێنەدا و ڕەزامەند نەبوو کەواتە دامەزراوەکە خۆی هەڵەوەشێتەوە لە بەریەک کەواتە و ئەگەرانە لە ڕووی یاسایی و حسابی بۆ کراوە کە تا ڕادەیەکی زۆر لاوازە چونکە شتیوان نەبووە ئەم دامەزراوە لە خۆ هەڵەوەشێتەوە یان بەڕێکارێکی نایاسایی مەگەرە و تەمەناکەی خۆی درێژ کردەوە خۆتان نەزانن لە دەرەوەی ئیرادەی خۆی شتێکی بەسەر هات کە تۆ نایاساییت ئەبێ لێرەدا بوەستی ینی هێڵێکی بۆ دانا نقطە سەری دێڕی پێکرد ئەوە بەو شێوە ڕێکارەکانە بێ ئەویش پێویستە لە ماوەی یاسایی خۆی خودی سەرۆکی ئەوەی پێدەوترێ فراکسیۆنی زۆری نەکەوت چەمکانە لە ناو یاسان باز نەکراوە خۆی حەقی زۆرینە باس کراوە چونکە ئیشکاری شوێ ئەوەی پێش بڵین ئەنجامی هەڵبژاردنە ناو پەرلەمانە کێ کوتلەی زۆری نەبێ بەڵێ ئەوە ڕوون کراوەتەوە بەسەر لە یاساکانی هەڵبژاردنی بەدڵنیاییەوە باز نەکراوە شرۆڤەی نەکراوە تەنها ئەوەی دادگای دەستوری ئەو دادگای محکەمەی اتحادی بە ڕوونی ئەوەی ئاماژە پێداخۆ فراکسیۆن ئەوەیە کە تۆ بە گەورەیەتە ناو فراکسیۆنە دامەزراوەکەەوە یاخود دوای ئەوە فراکسیۆنێکی گەورەی لێ تەشیلەکەین و کۆی کە کاکسەرتی باسی ڕێژە و ژمارەی کردە ها ئەگەری هەیەوە نیە قوارێکی وەکو پارتی ژمارەیەکی هەیە لەگەڵ لایەنەکانی دیکە ئەگەری هەیە بتوانێت جۆرێک لە نیساب دروستکە ئەم جاوانە تەمەن حکوومەت بگێن قابلە و دوایە بێ بە حکوومەتێکی ئێتیلافی و 2000 سەرۆکی کابینەکە کابینەی خۆی پێشکەشەکەوە لە ماوەی یاسایی خۆی پێویستە دەنگی پێ بدرێت بەڵێ کاک سەرتیب وەکو باسی ماوەی یاساییەکانمان کرد هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بێ کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان بێ ناونانی سەرۆکی حکوومەت بێت پێ دوایە ئەم ماوانە زۆر دەخیانن و وەکو داواکاری یەکێتیش دیارە ئەم جارە وەکو ئەوەی کە زانراوە ئایا داوای سەرۆکی هەرێم پێدەدرێ یاخودۆکۆ بەڕێز زووتت ئەمە پێویستە بە ناوخۆی پارتیش کە دەبێت دوو پۆست هێرلابێ پێم وایە گرفتە گەورەکە لە مەسلەی هەڵبژاردننی دەستی سەرۆکاتی پەرلەمانەوە دەست پێ دەکات بۆ چونکە پارتی وژێتی وەکو پاکێز دایمان لەسەر دابشکردنی پۆستەکان ڕێک دەکەون و ئەگەر بێت و پارتی بتوانێت بۆ نمونە باس دەکەم پارتی بتوانێت 51 کورسی لە ناو پەرلەمان کۆ بکات و دەنجیش بۆ خۆی مسۆگە بکە و حکوومەتیش دروست دەکات
و بەڵام سەرکەوتو نابێ بۆ پۆستی سەرۆکی هەرێم ئەگەر بێت و پارتی پەنجاویە کورسی دروست بکە بە تەکید کەواتە بۆ حکوومەتیش هەڵدەگرێت و پەنجاویەکە یعنی ڕێککەوتن لەگەڵ بەشێک لەولایەنانن کە دەرچوون و کورسیان هەیە و دەتوانێت لەگەڵیان پۆستەکان دابش بکە پۆستیان بداتێ ئەگەر ئەوەی پێ بکرێ بە بێژێتی پێم وات دەیکا بەڵام لە ڕووی واقعیەوە ئەستەمە زەحمەتە پارتی ڕەنگە پێی باش بێ یان پلانی ئەوە بێکەوە دوو لەو پۆستە هەڵگرێ بۆ خۆی ینی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم یانیش ئەگەر سەرۆکی هەرێم داتەیەکێتی لەو سەرۆکی کۆمار بۆ خۆی هەڵگرێتەوە بۆی مەشاکیل و معادلاتی ناوە خۆی پێ چارەسەر بکە وەم پێم وایە هەرێم لە بەردەم گرێ و گاری زۆر گەورەدایە ئەگەر بێت و تەدەخلی ئیقلیمی هەبێت تەدەخلی بۆ نمونە ئێران هەبێ یان تورکیا هەبێ کە ئێران واریدە زیاتر حکوومەت ئاسان پێک دێ بەڵام دوو ئیدارەی هەر تۆخ دەبێتەوە ئەمە یەک لە ئەگەرەکانە هەرچەندە ڕەنگە ئاگەرێکی لاواز بێ بەو خێراییە ئەو حکوومەتە یان ئەو تەدەخلە دروست بێ بەڵام هەموو ئەگەرەکان لە بەردەم ئەوەیە کە حکوومەت تەخیر دەبێ دوا دەکەوێت پێکەنانەکەی چونکە مەشاکلی دیکەمان لە پێشە ئەگەر تۆ سەرۆکی هەرێمت هەڵبژارد سەرۆکی حکوومەت چۆن ناودەندرێت ئایا لە گەورەترین لیستە یان لە گەورەترین ئێتیلافە مشکلێکمان لە قانونەکانی هەرێم هەیە لە قانونی سەرۆکایەتی هەرێم وابزانم لە پەیڕەوی ناوەخۆش کاکدانە ڕەنگە باشتر لە ئێمە جواب داتەوە ئەوەیە کە سەرۆکی ئەنجومەن ڕادەسپێردرێن نەک گەورەترین کووت ینی لە قانونەکە نەهاتوە گەورەترین کووتلە کاندیدەکەی خۆ پێشکەشکە یان ئێتیلاف بۆی ڕەنگە یەکێتی ئەگەر یەکێتی بتوانێت پێشی هەڵبژاردن پێشی ناونانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان ئەو کەسی ڕادەسپێردرێ گەورەترین کووتلەی پەرلەمانی دروست بکە احتیمالە ئەو داوای کاندیدی خۆی بکە بڵێ من کاندیدم هەیە وەکو لە بڕیاری محکەمەی اتحادیش هاتووە لە 2010 وەڵامی ئەو پرسیارە درایەوە ئەگەر بێت و کووتلەیەکی پەرلەمانی لە دوای هەڵبژاردنیش دروست بوو مافی ئەوە هەیە کاندیدی هەبێ بۆی ڕەنگە گرفت بۆ ناونانی سەرۆک وەزیران دروست ببێ ئەگەر بێت و سەرۆکی هەرێم ئەگەر پارتی بردی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ڕاستپێرێت ینی کەسێک ڕاستپێرێت بۆ نمونە کاک مەسرور دووبارە بێتەوە ڕێچێتی مافی ئەوەی دەبێت لە محکەمەی اتحادی سکاڵا بکە یان هەر لایەنێکی دیکە بچێت لە محکەمەی اتحادی سکاڵا بکە بۆ خۆش دەزانی محکەمەی اتحادی لەژێر کاریگەری و هەژمونی چێدایە ڕەنگە ئەم مۆزوعە ئەمری وەلایی تێ بکەی بۆ نمونە ئەمری وەلایی تێ بکەی ئیشەکان ڕابگیرێ حکوومەت تەخیر ببێ بۆکەی بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق ئەگەر هەڵبژاردننی داهاتوی عێراقرا ئیتر پۆستەکانی بەغدا و هەرێمی شتێکەڵ دەکرێت بۆ خۆ دەزانی پارتیویژیدی ململانێ و ینی گرفتی گەوریان لەسەر دابشکردنی پۆستەکانە مۆزوعی چاکردنی حکومڕانی و چاکسازی لە حکومڕانی نییە ئەگەر بێت و لەسەر دابشکردنی پۆستەکان ڕێککەوتن ئەوە گرێ گەورەکە دەکرێتەوە و ئاسان ینی پۆستەکانی هەردوو لە تێکەڵاو بکرێ بەغدا و هەرێم لە دوای هەڵبژاردننی عێراق ئەوە ڕێککەوتن لە نێوان هەردوو لە ئاسانتر دەبێت بەڵێ بەس وەکو ئەگەر حکوومەتەکەش پێک بێت پێدوای دیزاین کراوە دەبێت بابەتێک نووسی و لەسەرەوەی کە تداخلی ئیقلیمی هەبێ بۆ دانانی کەسەکان لە پۆستەکانیش دیزاینەکە دەچێتە وردەکاریەوە و ئایا بۆ هاوڵاتیش ئەم حکوومەتە هیچ پێ دەبێ یعنی ئەگەر پێک بێنێت درەنگیش پێک بێنێت من لە بەشی دووەم پرسیارەکە تۆ ئەگەر جواب دەمەوە ئەویش ئەوەیە کە زۆرینەی لایەنەکانی کوردستان ئەجێندای چاکردنی حکومڕانیان پێ نەبوو غەیری لایەنەکانی دیکە ئۆپۆزیسیۆن لەسەر ینی خۆیان وەکو ئۆپۆزیسیۆن حیساب کرد باسییان لە چاکسازی و چاکردنی حکومڕانی دەکرد ئەگەر ناپارتیویچێتی لە بەرنامەی کاریان ئەوەی کە بانگەشیان دەکرد تەرکیزیان سەرەوە دەکرد بۆ نمونەیەکێتی باسیەوەی دەکرد کام حکوومەتە دەڕوخێنین ئەم دەسەڵاتە کۆتایی پێدێنین هەڕەشەی دەکرد ینی هەڕەشە ینی پارتیش دەگوت ناتوانن باسی دیکەیان نەبوو کەس باسی ناوچێ ناکۆچی نەبوو باسی چارەنووسی هەرێمی کوردستان لە بەغدای نەبوو باسی موچە نەبوو باسی چاکردی کارەبا و ئاو خزمەت گوزاری نەبوو هیچ نەبوو بۆیە من پێم وایە حکوومەتی داهات و هەر چۆنێک دروست بێ هەر درێژکراوی ڕابردوو دەبەوە ئەوەوە هەڵبژاردن کرا کەسی وا 50 ڕۆژە موچە نەهاتوە کەسی وەڵامی پێ نییە کە بۆچی موچە نهاتوە بۆیە هەڵبژاردن واقعی داهات و ناگۆڕێ ڕاستیەکەی ئەمە یەکیان سەبارەت بە پرسیاری دووەمت کە تەدەخلی ئیقلیمی بەڵێ تەدەخلی ئیقلیمی ئێستا زۆر زیادی کردووە من پێم وایە زیاتریش دەبێت لە دوو ینی بە دوو ئاراستە زیاد دەبێت یەکیان چێ دەبێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان من پێم وایە وڵاتانی ئیقلیمی مساهمەیەکی گەورە دەکەن بەتایبەتیش ئێران ینی ئێران ڕۆڵی گەورەی دەبێت لە مەسەلەی ناونانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەو معنایی یعنی باشە
مساهمە دەکا بەشداری دەکات لەو بڕیارە چۆن بەشداری دەکات و تەفاسیلی لای پارتیویچێتە باشە ئەوەی دووەمیان تدەخولی بەغدایە یعنی من پێم وایە کابینەی داهاتوو و تشکیلی ئەم کابینەیە بەغدا ڕۆلی تێدا دەبێت چونکە ئێستا بەغدا دەتوانانی مەشاکلی زۆرمان بۆ دروست بکە وەکو ئێستا و حاڵی حاضر تێیدان موچەکە دیسان تاخیر بووە بەڵێ بە کورتی کاتمەوە بەس پارتی مەرجەکانی ئێران جێبەجێ کردووە کە کێشەی بۆ حکومەت دروست نەبێ لەبەرەوەی لە دیزاینەکەش بڵێن پارتی کورسێکی باشی بۆ هاتوتەوە بە کورتی بێ سپاس دەکەم من پێم وایە پارتی خۆشی و ئێمە وەکو چاودێر و ئەو ڕاپرسیانێک کران پارتی کورسی کەمتری دێنێ لەو سینۆیە ئێمە تەوەقعی 34 35 کورسیمان بۆ پارتی دەکرد هەموو ڕاپرسیەکانی کە کرابوون لە هەرێمی کوردستان و بەپی ئەوەی کە ئێمە دەمانزانی پارتی بۆ خۆشی تەوەقعی کەمتری دەکرد 39 کورسی هێنا کەواتە پارتی گفتوگۆی هەبوو لەگەڵ ئێران کە گفتوگۆی هەبووە لەوانەیە وعد و عودیش لە نێوانیان هەبی مەوزوعی ئەمنیش هەیە چونکە ئەوە نیە وەزیری داخلی لەو چەند ڕۆژی ڕابردوو لێ بوو من پێم وایە ینی شتێک هەیە لە نێوانیان نازانین لە مەرحەلەی دوای هەڵبژاردن پارتی دەچێتە ژێرباری یعنی داخوازەکانی ئێرانیان نا في كل ئەحوال ئێران ئێستا زۆر ئاسان دەتوانێت مەشاکیل بۆ هەرێم دروستکە و فشار لە هەرێمی کوردستان بکە لە هەر شوێنێک بێوێ بەڵێ سپاس دەکەم کاکدانە سەبارەت بە ماوەکان پێت وایە بەڕێشتیدا حکوومەتەکە درەنگ لەدایک دەبێ هەر بەدڵنیایی دەخایەنێت بەدڵنیایی ئەوستاسێنی وکو ئاماژەکان و کۆڵێ قسەیەکی لێ چێشتی خۆش سەر لە ئێوارە دیارە ئەو بەدڵنیاییەوە دیارە کە لانە سەرەکیە براوەکان کە بە تەمای پێکهێنانی حکوومەتن چونکە و پێ و ئاماژانە ئەوان نفوزیان هەیە و دەسەڵاتیان لەسەر ئەرزی واقع هەیە یانەوێ ئەمە جۆرێک شەرعەتی یاسایشی بۆ دروست بکەن بەدڵنیاییەوە زۆر ناکۆکن نازانینجا لە ژێرەوە ئەم ناکۆکیانە تا چەندی ڕاستن ئەوە مەرجنیە ئەو ناکۆکیانی لە میدیاوە تریامیشە ڕاستەقینە بن چونکە دوجارە چێتە سەر جۆرێک لە ڕێکەوتن و کڕین و جۆرێک لە تۆ چەند وەرەگری و کێ چەنەدا ئەوە بۆ خۆ دەزانی ڕەنگە بتوانن وا بکەن دوجارەوەی ئاماژەت بە هەندێک کرد کە ئەبوونی فشار و کوبڵەی جەختکردنەوەی دەرەکیە من باوەڕم وایە ئەوانە زۆر کاریگەری زۆرترە چونکە هەمیشە و هێزە یاخود بڵێن ئەو پاوەرە گرنگانەی دەرەوە کاریگەرتریان لەسەر کێشە ناوخۆیەکانی هەرێم تۆ تەماشا بکە پرسی نەوت خۆ و هەردوو پارتیۆکێتی بۆوانەشان کان و ناڕازین و نازانین خۆیانش پێکەوە ڕازی بوون پێکەوە بوون و پرسەکان بە ئەنجام گەیان ئاگادارن خۆ ئێسەش ئەڕوات بە جۆرێک لە جۆرەکان بەڵام دوجار هێزێکی دەرەکیت بە جۆرێک تۆ وەستێنی کەواتەمە هەمیشە هێزە دەرەکیەکان کاریگەریان زۆرتر لەسەر ئەرجی واقع پێکهاتنی و ڕێکەوتن لەسەر ئەو چەمکانی کە هەیە من باوەڕم وایە دیوێکیان نەتوانین بڵێن قورس و گرانە دیوەکەی تری علاقەی بە دەستکەوت و بە جۆرێک لە ڕازیکردنەوەیە من باوەڕم وایەوانە دروستن بکرێ بەڵام ئێمە ئەوشمان لە بیر نەچێت کە لە ساڵی ئایندە کۆتایی ساڵی ئایندە بەروارێک هەیە ئەگەر بکرێت لە کاتی خۆیاویش بریتێ لە هەڵبژاردنێکی نوێ بۆ خولێکی تازە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوێش بە جۆرێک لە جۆرەکان دەشکانەوەی تایە بە جۆرێک خۆ قرسکردنی تایە بۆی بتوان نەوقەوارانە لەوێ شکۆی خۆیان بهێننەوە بەڵام دوجارم باوەڕم وایەوەی تایبەتە بە هەرێم بەدڵناییەوە ئەو دوو قەبارەیە کە جاری تریش هەمووتان باستان کردووە بە تایبەت پارتیۆکێتی زۆر حەزیان لە کابینەی دوویە یعنی دوولایەنیە نەک لایەنی تری تیابێەوە تا ئێتیلافی گەورە نەبێ بەڵکو دوولایەنی بێ هەر چۆن لە یاسای ژمارە 3 ئەنجومەنی وەزیرانیش هاتووەڵێ حکوومەتەکە لەم دوانە پێگێ وەگەر لایەکیان کشایەوە حکوومەتەکە بە وەشاوە حساب دەکرێت کەواتە زیاتر حەزیان لە دوولایەنیە باشە با پرسیارێک لێکم لە دەرەوەی تەورەکە وەکو دوا پرسیار ئەمڕۆ ئەنجامی سەرژمەی ڕاگەیەنرا کە گرنگ بوو لەمە دووە هەرێم چی لێدێ بە پێی ئامارە بێ لە سەدا 14 دانیشتوانی عێراقە کورسەکانی هەرێم لە پەرلەمانی عێراق پێشتر و چەند پارێزگای هەرێم 44 بوون دەبێ ئەمجارە 64 بێ پەرلەمانی عێراق دەبێتە 454 کورسی بڵێ هەموو کورسێکی ئەم دامەزراوانە پێویستە وەزیفەی نوێنەرایەتی ئەنجام بدان نوێنەرایەتی بۆی ئەساسێکی قانونی هەبێ پێویستە ژمارەیەکی دانیشتوانی لە پشتەوە بێ یعنی لە عێراق 100,000 کەس دانراوە کە باوەڕمایە بەو ڕێژەیە زۆرتری ژەبێکایە کەواتە ئەبێ و ڕاستێ بزانین پێویستە ئەم دامەزراوانە هێزێکی یاسایی یاخود ئەساسێکی قانونی هەبێ بۆ ئەم کورسەی تۆ کە لێ دانیشتووی چی لە پشتیواتە تۆ نوێنەری چەند کەسی ئەمە دیوێکی بەڵام تۆ ئەو ڕاستێش بزانە کە هێزێک نییە هیچ بڕارێکی وای یاساییمان نییە تۆ پابند بکا بێ ڕێک بە پێی ژمارەی دانیشتوان بی
ئەوەشمان نییە بۆ زانیاری ئەوەی هەر خەمڵاندن بۆ ئەوی کە لە عێراق کراوەکە بە 300 ئەو نەکە ئێستا توانێت زۆر زیاتریش بێتە 454 کورس ئەوە نییە کەواتای مە ئەوەکەمان نیە ئەگەر ئەم جۆرە هەڵبژاردنە پابندکار بێ وابێ ئەنی خۆیان وا حسابی بکەن بە دڵنیایی و پێویستە ئەو دامەزراوانە ژمارەی عێراق زۆر بکە بەڵامی هەرێم ژمارەکەی کورتی هێنێ کەم بێتەوە هیوادارم بەڕاستی بە شێوەیەک بێ وەکۆڵێ نەشیش برسووتێ نەکەبە بەزەکە بۆ پەرلەمانی کوردستان جێبەجێکرێ بێتە 63 کورسی بەدڵنیاییەوە ژمارەکە کەمە بێتەوە و دوجار جۆرێک لەم دامەزراوە ئەو کۆڵێ تەرشیقە بێ جۆرێک لە ڕێکی بۆ دروستە. سوپاس دەکەین کاک دانەدارە شارەزای کاروباری پەرلەمان سوپاس دەکەین هەروە کاک سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامە سوپاسی بەڕێزیشت دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ